هاوتە لە سەرەتای جەنگەوە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان 46 درۆن و موشک ئاراستەی کەمپەکانیان کراوە. یەکێک لە تونترین هێرشەکان بۆ سەر کەمپی پاکشار بوو کە لە ڕێگەی 3 موشکەوە ئەنجام درا. لەو هێرشەدا پێشمەرگەیەکی پارتی ئازادی کوردستان گیانی لەدەستدا. لە کۆی هێرشەکان 15 کەس بریندار بوونە. ئاوارە عەلی ساتی هێرشەکە لە نێو کەمپەکە بوو. ئەو ڕەتی دەکاتەوە کە ئێرە کەمپێکی سەربازی بێت. ئێرە شوێنی ئەسکەری نەبووە، یەک ئەوەڵ لێدراوە، شوێنی مەدەنی بووە، ژن و مناڵی تێدا بووە، بۆیە ئێرە هیچ چەکێکی تەقەمەنی بڵێم شوێنێکی نظامی و ئەسکەری نەبووە. بەڵام لێرە پێشمەرگەیەک شەهید بووە. بەڵێ پێشمەرگە ئەو پێشمەرگەش کە شەهید بووە ئەو ژن و مناڵدەکەی لێرە بووە، بۆیە ژن و مناڵ هاتووەتە بۆ لای ژن و منداڵەکەی شەهید بووە. ئەو ژن و مناڵی ئەسم بۆ مهم نییە، ئەوەی وا کورد بێ دەکاتە ئامانج. بۆیە خۆتان دەزان لەم هەفتەی ڕابردووەیە چەندین شوێنی هەولێریشی حتا کوتاوە ئەستان شوێنی ئەسکەری نەبووە. کەمپەکە بە تەواوی چۆڵکراوە. ئەوەی کەماوەتەوە تەنیا ئەو ئاژەڵە ماڵیانن کە دانیشتوانی کەمپەکە فریا نەکەوتن لەگەڵ خۆیانیان برن. هەڕەشە و هێرشەکانی هەرێمی کوردستان لە دوو لایەنەوەیە. لایەنێکیان ڕژێمی ئێران کە بە ڕۆژی ڕووناک و شەوی تاریک موشک و درۆن ئاراستەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و وەک خۆی دەڵێت بەرژەوەندی ئەمریکا دەکات لە باشووری کوردستان. لایەنی دووەمیش گروپەکانی بەرەی مقاومەن کە ماوەی چەند ڕۆژێکە بەچڕی هێرشیان بۆ سەر هەرێمی کوردستان دەست پێ کردووە لە مووسڵ و کەرکووک و تکریت و دیالەوە. هێزەکانی پێشمەرگە خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. گروپەکانی بەرەی مقاومە لە عێراق پەیامیان ناردووە ئەگەر ڕێگە بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بدرێت بۆ هێرشی زەمینی ئەوانیش هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. کوردستان بەو چەکەی کە هەیەی بەرگری لە خۆیەکە ئامادەی بەرگریە لە هەموو شوێنێکی پێشمەرگە ئامادەیە، بەڵام بۆ ئاگاداریتان هەرێمی کوردستانیش بەوە نالەرزێت بە ئەوان درۆنێت تێبگریان ساڕۆغێت تێبگرن، تەنها بیانووە چاوان بە هەرێمی کوردستان هەڵنایە ئەڵێن ئەمە فرسەتە لەم کاتیان شەڕە دروست بۆ بە کێشەیە بۆ کورد دۆزینەوە گین کورد بەشێنیە لەو ململانیانە. بزوتنەوەی نوجەبا و حیزبوڵڵای عێراقی کە دوو دیارترین گروپی نزیک لە ئێرانن لەگەڵ چەند گروپێکی دیکە هەر زوو بوون بە بەشێک لە جەنگەکە. دەیانەوێت لە نێو خاکی عێراقەوە فشار بخەنە سەر ئەمریکا و هاوپەیمانان. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، هەولێر.